لەکێ وا داوتە چاو دێشێ لەکێوە چاو دێشێ دەزانم لە ماڵە چاو دێشێ یعنی دوێنێ وا دوێنێ چاو تێشە لە درێژێ و بەرنامە پرۆگرامانەی کە ئێمە لەمە ڕابردوودا ئامادەکاریمان بۆ کردبوو بۆی بتوانین بەپێی وەرزەکان بەپێی هەلومەرجەکان یارمەتی گەنج و ئەو کارانە بدەین کە وەکو خواست یا خێک و داواکاری دێ بۆ لای ئێمە یەکێک لە ئیشانێک ئێمە ئێستا دەستمان داوەتێ لە ڕێگای تیمە خۆبەخشەکانی بۆردی گەنجانەوە لە ڕێگای ئەم تیمەوە سەرپەرشتی پرۆژەیەکیان کردو پرۆژەکە بۆ مانگێک دەخایەنێ کە خۆی دەبینێتەوە لە هاوکاری و پشتیوانی تەندروستی بۆ ئەولادە بیرە دەستانی کە خزمەت گوزاری تەندروستی لاوازە یاخود بنکەی تەندروستی لێ نییە ئەرچی خۆمان زانیەوە کە بتوانین بەم ئیشە هەڵبستین و ئێمە لە بۆردەکە کە بەردەوام تیمی خۆبەخشێکێک لەو تیمانش کە سەرپەرشتی و پرۆژەیە دەکەن تیمی تەندروستیە کە توانیانە بەم کارەوە هەڵبستن بە سپۆنسەری کۆمپانیای پایانێرەوە بە هاوکاری بەڕێبەرایەتی تەندروستی ڕاپەڕین و ژێر چاودێر ئیدارە ڕاپەڕین ئەم ئیشەمان ئەنجامداوە کارەکە بۆ مای مانگێک دەخایەنێ و هەفتەی 2 ڕۆژ دەردەچێت بەسەر چەند زۆنێکمان دابەش کردووە ئەمڕۆ یەکەم لادێک هەڵمان بژاوە گوندی وەرەیە ئەم گوندە قوربانێکی زۆری داوە لە هەشتاکانەوە بەهۆی بردومانی ژەمی بەعسەوە کۆمەڵێک شەهیدی هەیە کۆمەڵێک برینداری هەیە و ئەم بریندارانە لە ئێستادا پێویستیان بە چارەسەر و پێویستیان بە هاوکاریە بۆ ئێمە هەڵمان داوە ئەم گوندە بکەینە دەستپێک بۆ ئیشەکانمان و بتوانین درێژە بەو ڕۆژێژ بدەین بۆ ڕۆژانی داهاتوو و ئەو خزمەت گوزارە بگاتە هەموو ئەو گوندانێک کە پێویستیان بە چارەسەر و هاوکاریە. ئێمە هاتووەکو خۆبەخش لەم شوێنانە نەخۆشەکان ئەبینین و چارەسەری پێویستیان کە لەبەردەستماندا چارەسەر سەریعەکان پێیان ئەدەین و ئەوەکەی تریش کە مابێتەوە ئێمە ڕێنمایان پێ ئەدەین و هۆشیاری بڵاوەکەین و لەنایاندا و هەر شتێک تریشیان پێویست بە ڕێنمایان ئەەکەین و بۆ دکتۆری ئەخسایی کە بتوان سەردانی دکتۆرەکانی ترکەن ئەوەی کە لێرە لەبەردەستمانە و بتوانی بۆیان جێبەجێ بکەین فریاگوزارە سەرتاکان و شتەکانیان بۆمان جێبەجێ کردوون و لەگەڵ هۆشیاری تەندروستیشمان لەگەڵا بڵاو کردێتەوە و پێمان داون. بێگومان ئێمە وەکو بۆردی گەنجانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵساوین بە ئەنجامدانی ئەو چالاکیە لە ژێر ناونیشانی تەندروستی و ژیان بە هاوکاری مەڵبەندی گشتی تەندروستی ڕاپەڕین و دەتوانین بڵێن بە سپۆنسەری کۆمپانیای پایۆنێر و بێگومان وەکو خۆت گوتت گرینگە کە لەو گوندا دوورە دەستانەوە دەست پێ بکەین کە تیایدا دەتوانین بڵێن بە شێوەیەک لە شێوەکان مەڵبەندی تەندروستی تیاندا نییە یاخود هاوکاری تەندروستی پێیان ناگات و لێیان دوورە ئەگەر بیانێ بۆ نمونە بۆ نەخۆشیێکی بەسیط دەبێ یعنی ڕێگایەکی دوور ببڕن بۆ ئەوەی کە عیلاجێک شتێکی بەسیتیان دەست بکەوێت بۆیە ئێمە هەڵساوی سەرەتا لەو گوندە دوورە دەستانە دەستمان پێ کردووە و بە تایبەتیش یەکەم شوێن وەرێمان هەڵبژاردووە لەبەر ئەوەی کە دەتوانین بڵێن بەهۆی ئەوەی کە ڕژێمی بەحس و کیمیا باراویکردن و ئیتی دەتوانین بڵێن پاشماوەی بردومانەکەیان لەسەر بەجێ ماوە و تەندروستیان بە شێوەیەک لە شێوەکان ناجێگیرە و پێویستیان بە تەندروستی هەیە پێویستیان بە هاوکاری هەیە پێیان بگا بۆیە ئێمە هەڵساوین و ئەو هاوکارە تەندروستیان پێیان دەگەێنین و ئینشاءالله سوودێکی دەبێت. بەڕاستی گوندی وەری لە ساڵی 1970 کە چیمیا باران کرا هەتا ئێستا هیچ شتێکی پێویست لێ بۆ نەکرا خاصەن مەسەڵەن ئەوانەی نەخۆشی بەرکەوتەی چیمیاییە بەڵام ئێمە زۆر سوپاسیەتی ماکەین کە ئێستا وەکو شتێکی سەرەتایی ینی پێویست بوو بەڕاستی لەو ڕێگایەوەش داوا لە حکوومەتی هەرێمەکەین کە بەڵبەندێکی تەندروستی بکرێتەوە لە بۆ گوندی وەری چونکە تا ئێستا هیچ شتێکی پێویستی بۆ نەکراوە.
خلاص